بەڵێ بینەران هەڵبەتە بوو یەکەم جارە جڤاتە وەزاری بۆ کاروبارên ئابووریە عێراقی لە هەولێرە بجivە ژین و یەکەم جارە jî wezîra daraya hikûmeta Iraqê Tayyip Samî di çarçovê vê û ya geşbîn bû ya keyfxweş bi bihîviya derencamên civîna sibê jî êdî yên baş bin ji ber ku bêguman hemû alî digel hindîne ku pirsgirêk bêne çareserkirin ji ber ku gelek li ser hevdûkûn bûne. Diktor Mihemed Şakir parlamenterê berê Iraqê niha li studiyê mêvana me ye. Diktor tu bi xêr hatî. زۆر سپاس. Civîna bilind eger em vê behezkin ya civata bilind ya wezarî ya karobarên aboriya hikûmeta Iraqê digel civata bilinda aboriya Herêma Kurdistanê ku têda Serokvezîran Mesrûr Barzanî jî dê berhev bî gel û tu vê çawa bînî pêwîst ev mesece çawa bête xwandin. بەڵێ زۆر سپاس کار سلااوڕێز بۆ جەنابتان و بۆ بینەرانی کوردستان 24 بەدڵنیاییەوە ئەم کۆبنەوەی زۆر گرنگە وەکو جەنابەت ئاماژەداوە یەکەم جارە ئەنجومەنی وزاری ئابووری عێراقی لە هەرێمی کوردستان و لە پایتەختی هەرێمی کوردستان کۆبنەوەی ئەنجامدا. هەڵبەتە هەموو کۆبنەوەکانی هەر لە پایتەختی عێراق بووە لە بەغدا. ئەمە یەکەم جارە لە شارێکی تر ئەمە خۆی لە خۆیدا مەسزێکی گەورەیە، یعنی بەڕاستی دڵخۆشکەرە کە دەتوانین بڵین مەجلیسی وزەڕای مسەغەرە، یعنی ئەنجومەنی وەزیرانی بچووکراوە، چونکە زۆربەی هەرە زۆری وەزیرەکان ئەندامن لەم ئەنجومەنە کە دێن لە هەولێر و بە تایبەتیش دانیشتنەکە تایبەت دەکرێت بە کێشەکانی هەرێمی کوردستان لەگەڵ بەغدا. ئەمە هەرخۆی لە خۆیدا مەسیجێک دەگەینی کە مەبەستیانە هەم خودی جەنابی سەرۆک وەزیران هەم با بڵێن لایەنە سیاسیەکانیش، چونکە ئێمە ئەوەی لەبیر نەکەین ئەم وەزیرانە هەریەکە و سەر بە حزبێکن. ئەوە بەڵگەی ئەوەیە کە نیەتێکی باش هەیە بۆ ئەوەی ئەم کێشانە چارەسەر بکرێت. باشە دکتۆر، گەشتبین بین بەوەی کە ئەو کێشە هەڵپەسێراوانەی لە نێوان هەرێم و بەغدادا ماوەتەوە چارەسەر بکرێت بەم کۆبوونەوەی، چونکە ئەمە ڕاستە یەکەم جارە ئەم شاندە سەردانی هەرێمی کوردستان کە بەڵام یەکەم کۆبوونەوە نییە. ڕاستە یەکەم کۆبوونەوە نییە و زووتریش ئێمە خۆمان یعنی با بڵێن ئەندامانی یان وەزیرانی حکوومەتی هەرێمی کوردستان بەشدار بوونە، جار هەیە بەشدار بووینە لە ئەنجومەنی وزاری لە بەغدا. یەکەم جار نیە، بەڵام یەکەم جارە دێتە هەرێمی کوردستان. طبعاً ئەمە ئێمە کە دەڵێن گەشتبینین چونکە خطواتی عملی هەبووە زووتر، هەندێک هەنگاوی باش هەبووە. ڕاستە بەم ئەخیرانە هەندێک گرفت دروستکران لە سەبارەت بە هەندێک بابەت ئەگەر باس لە بابەتی دارایی بکەین، بەڵام بە شێوازێکی گشتی پێشبەچوونێکی باش هەیە بۆ ئەوەی کێشەکان چارەسەر بکرێن و هاتنی یان بەستنی ئەم کۆبوونەوەیە لە هەرێمی کوردستان وەکو باسم کردوە خۆی لە خۆیدا مەسزێکی گەورە دەگەینی من پێم وایە دەرەنجامی باشی. بەڵێ هەڵبەتە دکتۆر توزانی vê dawiyê bêguman gavên praktîk hat navêtin bû çawatiya çareserkirina vê pirsgirêkê. Lê bi taybetî jî aliyê wezîra aboriya Iraqê ve li ser pirsa mûçê fermanberên Herêma Kurdistanê berdam hecet hatine girtin. Gelek caran tan netexîke, yanî pêncî roje meha heft van roja dabeş kiriye. Yanî dînata hebûna vê di nava vî şandîda îradeyeke bêse gel û ku fêlen ev pirsgirêkê dî bêne çareserkirin. خۆی بابەتی موچە وەکو باسم کرد هەنگاوی باش هەبوو، یعنی ئێمە ئەگەر تەماشای 6 مانگ پێش ئێستا بکەین، ساڵێک پێش ئێستا بکەین، دەبینین لێکترازانێکی زۆر هەبوو لە نێوان هەرێمی کوردستان لەگەڵ حکوومەتی عێراقی. هەڵبەتە ئەوان پابەت نەبوون بە دستور، ئەمە سەبەبەکەی بوو. بەڵام لەم ئەخیرە هەنگاوی باش نران و قەراری باش دەرکران. یەک لەوانە قەراری محکەمەی ئیتیحادی کە قەراراتی قەطعی و باتن مناقەشە ناکرێن، بڕیاری کۆتاییدا کە موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان حەقی فەرمانبەرانەوە نابی بە هیچ بابەتێکی تر ببەسترێتەوە، بابەتێکی یعنی بابەتێکی سیاسی خلافات سەبارەت بە کەیسێکی دیاریکراو مشکلە لە قەتاعێکی دیاریکراو نەخێر مەفروزە سەرف بکرێت. ئەمە ئەم قەرارێکی بات و ملزمە. دواتر لە خشتەکانی موازنەی ساڵی 2024 موچەی موچەخۆرانیان ڕەواتبی موظفین بەعام بەگشتی جێگیر کراوە دەنجی لەسەردرا. ئەمە هەمووی هەنگاوی باش بوون و بالفعل سەرەتایەکەی باش بوو، بەڵام وەکو جەنابەت باست کرد وەزیری دارایی کەمێک لە تعامل یعنی بەڕاستی معقەدە. کێشەکە چ بوو؟ خۆی دیوانی با بڵێن تیمێک لە دیوانی چاودێری دارایی عێراق لێرە کاری دەکرد لەگەڵ دیوانی چاودێری دارایی هەرێمی کوردستان، تدقیقی ڕەواتبی موظفین، تدقیقی میلاکات، هەموو کارەکان یعنی وەکو بڵێن پێرفێکت بوو. مەشاکل هەبوو، هەندێک مەشاکلی فەنی، هەندێک مەشاکلی تەکنیکی خەلەل هەیە، بەڵام ئەم خەلەلانە خودی دیوانی چاودێری دارایی عێراقی خەلەلەکانی نووسی بوو، بەڵام لەسەریش نووسی لە راپۆرتەکەی کە ئەمە پێویستە چارەسەر بکرێن. نەدەبووە وەزیری دارایی
ڕەواتبی موظفین تأخیر بکات چونکە لە موازنە دەنجی لەسەر دراوە قەراری محکەمەی ئیتیحادی هەیە و خەلەل ئەگەر تەماشای موظفینی پارچەکانی تری عێراقیش بکە دائیمەن خەلەل هەیە خەلەل چارەسەر دەکرێت بەڵام نابی ئەمە ببیتە سەبەبی ئەوەی ڕەواتب تأخیر بکرێت یەک لە خاڵەکان کە لە کۆبنەوەی سبەینی مناقەشەی لەسەر دەکرێت ئەوەیە کە لەمە دووە هەم دستور و هەم قەراری محکەمەی ئیتیحادی و هەم قانونی موازنەش دووپاتی ئەوەی دەکەنەوە کە پێویستە ڕەواتبی موظفین سەرف بکرێت موظفین و خانەنشینان و با بڵێن شەبەکەی ڕعایی ئیجتیماعی لە کاتی خۆی دەبی سەرف بکرێت بەڵام لە هەمان کاتدا ئەو تیمە مشتەرەکەی کە تەشکیل کراوە ئەو ملاحظاتی کە هەنە ئەو تدقیقی کە کراوە ملاحظاتی فەنیە ملاحظاتی تەکنیکی ئەمە چارەسەر دەکرێت ئەو جاربێن تامانجی 11 کۆتایی پێدە یان تامانجی کۆتایی ساڵ بەڵام ئەمە نابێتە سەبەبی ئەوەی کە ڕەواتبی موظفین تأخیر ببیت چونکە وەکو باسمان کرد ئەمە کارێکی نادەستوری و کارێکی ناقانونیە. دکتۆر لە قسەکان تا زۆر ئاماژە بە دەستور دەکەی ئەمانوێ بزانین چارەسەرکردنی ئەم کێشانە دەستور و یاسا لەکوێی ئەم چارەسەردا ئایا پرسیارەکە ئەوەیە دەستور و یاسا چارەسەری دەکات یاخود ڕێککەوتنی سیاسی خۆی ئەگەر دەوڵەت یعنی بەپێی دەوڵەت بە معنای کەلیمە دەوڵەت بی و سیادەی خۆی هەبی و یعنی بە کورتی پێی بڵێن دەوڵەت مەفروزە دەستور و یاسا حەکەم بێ خۆی دەستور قانونی ئەسمایە بەرزترین قانونە کە شتێک لە دەستور مافێک لە دەستور چەسپێنرا مەفروزە ئەمە مناقەشەی لەسەر نەکرێ بەڵام وەکو جەنابەت باست کرد بەڕاستی زۆر لە کێشەکانی هەرێمی کوردستان سیاسین یعنی دەبینی دستور لە ساڵحی هەرێمی کوردستانە قانونەکان قانونە بەرکارەکان لە ساڵحی هەرێمی کوردستانن بەڵام دێن لە ڕێگای محکەمەی ئیتیحادی بینیمانە زووتر هەندێک جار تەفسیرێکی یعنی نادروست بۆ دەقەکانی دەستور دەکەن هەوڵ دەدەن یعنی بڕیارەکان لە بەرژەوەندی هەرێمی کوردستانەوە ئەمانەمان زۆر بینیوە بەڵام ئێمە هەر یعنی دەستبەرداری دەستور نابین دەستور وەسیقەیەکی یعنی وەکو بڵێ عقدی ئیجتیماعیە و قانونی ئەسمای ئێمە دائیمەن لە مناقەشات پاڵپشت یعنی داواکاریەکانی خۆمان پاڵپشت بە دەستور عرض دەکەین پاڵپشت بە یاسا بەرکارەکان بەڵام لە هەمان کاتدا بابەتی سیاسیش وەکو جەنابەت باست کرد ئەمەش بە هەمان شێواز هەیە بۆیە دەبینین جەنابی سەرۆکی حکوومەت کە سەردانی بەغدا دەکە یان جەنابی سەرۆکی هەرێم لەگەڵەوەی دەچەند سەردانی سەرۆک وەزیران دەکەن لە هەمان کاتدا سەردانی لایەنە سیاسیەکان دەکەن و ئێمە تەحالوفی ئیدارەتی دەوڵەمان هەیە بە بەردەوامی حزبەکان پارتی و یەکێتی لەوێ بەشدارن ڕاستە لە عێراق بەڕاستی یاسا سەروەر نییە و بەڕاستی دستور فرامۆش کراوە مراکەبی سەر کاغەزە بەڵام ئێمە داواکاریەکانی خۆمان دائیمەن هەر یعنی دستور بۆ ئێمە یعنی هەر سەبارەتی پرسیارە ئەفکارە مژنیە بدەهان ڕێککەوتنی سیاسی لە پشتی پرۆسێس ئازادی عێراق حتا vێگavê سەرکرداتی سیاسی هەرێما کوردستانی دیگەل عێراقی هەیە هەموو حکوومەت سەر ئەساسی کارنامەیەکی سیاسی هاتنە پێکینان پابەندی نەبووە هەر بریارەکە دادگا فیدرالی دەربکە لە دیجی هەرێما کوردستانی یەکسەر تێتە تەنفیزکردن لە ئەو بریارە دەرکری بووموچە ناهێتە تەنفیزکردنەکەخوا دەستور گەلێک پێتری پێنجی مادەن دەستوری هەنە پەیوەستن بە هەرێما کوردستانی پێشکردنە سیستەمی فیدرالی ئەسلەن هاتنە میراندن کەواتە گەلم مرۆڤ چ بێژیت زۆر ڕاستە کاکە کار ئەوەی قسەی جەنابەت دەڵێ زۆر ڕاستەم لە نزیکەوە چونکە لەگەڵیان ژیاوم بەڕاستی یعنی مثقفی عێراقی بەعام سیاسیەکانی عێراق دەتوانم بڵێم زۆرێک لە هاوڵاتی عەرەبیش ئیمانیان بە فدرالیەت نییە ڕاستە وەکو دستور دەنجی لەسەر دراوە سیستەمەکە سیستەمێکی فدرالیە بەڵام عقلیەتیان سنترالیزمە و عقلەتێکی مرکزیە ئەوکو جەنابەت باست کرد ئێستا ئێمە ئەگە دەوڵەتێکی فدرالی بین باشە یەک لە مەظاهری دەوڵەتی فدرالی ئەوەیە تعدد الأقالیم پێویستە چەند هەرێمێک هەبن ئێستا ئێمە هەیتمان تەنها هەرێمی کوردستان و هەرێمی کوردستانیش پێش دەستوربوونی هەبوو وەکو دیفاکتۆ وەکو ئەمری واقعت تعاملی لەگەڵ کراوە لە خودی دەستوریش ئقرار کراوە یعنی هیچ مەجالێک نەما اعتراف بهرم نكن چونکە لە دەستور دەڵێ يقر هذا الدستور عند نفاذ إقليم كردستان والسلطات القائمة إقليما اتحاديا ئەوە براوە بەڵام ئەوان تا ئێستاش هەرێمی کوردستان وەکو هەرێم وا تەسەوەر دەکەن وەکو جزئێک لە يعني وەکو كأنه ئەمە یاخی بووینە لە عێراق بەڕاستی زۆر هەوڵ هەبووە خۆ دەستور ڕێگای دیاری کردووە پارێزگاکانی تریش دەتوانن ببنە هەرێم بەڵام يعني ئەوان وەکو تەقسیم تەماشا دەکەن يعني بۆیە ئیمانیان بە هیچ شێوازێک ئیمانیان بە دەستور نییە من لەگەڵتم دەستوریان پێشێل کردووە و یاسایان پێشێل کردووە اتفاقی سیاسیش خۆ ئێستا منهاجی وزاری کە ئێستا حکوومەتی محەممەد شیع سوودانی منهاجی وزاری دوو بەشە بەشێکی منهاجی وزاری خۆیتی بە کارنامەی حکوومەت بەشێکی دووەم وەرەقەی اتفاقی سیاسی ئەو وەرەقەیە کە ائتلاف إدارة الدولة كبيكنير حكومة واجوان لسر كرت هنرا داخل كران ناو برنامجي
حکومی ناو وەرەقەی بڵێن ناو منهاجی وزاری و دەنجیشی لەسەر درا لە ناو پەرلەمان کەواتە ملزمە بەڵام لەگەڵ هەندێش دەبینی نەپابندن بە دەستور نە بە یاسا نە بە اتفاقی سیاسی بەڵام لەگەڵ ئەوەش ئێمە لە هەرێمی کوردستان حکوومەتی هەرێمی کوردستان پراگماتیە حکوومەتێکی واقعیە دەبێت لەگەڵ چونکە ئێمە ئەرکمان لەسەر شانە دەبێت لەگەڵ دکتۆر توزانی ژێڕەوشە عێراقی گەلێکێتی مرۆڤ سەرمان پرسە باویت دکتۆر محەممەد شاکر ئەندامێ بەرێ پەرلەمانی عێراقی گەلێ سوپاس زۆر سپاس زۆر سپاس.